الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين يا أرحم الراحمين. يا ربي خوايكيان داوا ليكين إيمانك كامل من ببخشا، دين من دامزراوكا، عاقبت من بخير بجرا. لم سيمانغ مباركي رجب شعبان ورمضان كامليو دينداريو تقواو وريابونو خبربونو من ببخشا لغفلة لقناها كان ضلمان بيوسك بعرش عظيم خوتو. يا رب برحمتك نستغيث، برحمتك نستغيث. شفاء همونا خوشكان بنيرا اواني جيرودن بهر دردو بلاونا راحتك يا رب العالمين. اگر صبريان نما وصبريان ببخشا، اگر داوای شفاء و ناراحتی ورزگار بون لو ناراحتی اكن خوایان شفاء بو بنيرا. هرچی کسی استا چاوی لمانا بینریم برناممانا يا رب العالمين. هر دعایکی هی دعاکانی گیرابکا، همو من عاقبت خیرکا. خوشویستانم سلام و رحمت و برکتی خوای گورتان لێبێت. جارێکتر لە بەرنامەی شیرین چا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. هەڵقەیەم جارەمان لە ناو جەرگەی مانگە مبارەکەکەی ڕەجەب و گوزەرکردن بە شەعبانی مبارەک و لەبێشەوە داغڵبوون بە مانگی ڕەحمەت و قەدر و فتحی دڵان، مانگی ڕەمەزانی پیرۆز. ئینشاء الله پیرۆزباییتان لێکەم، پیرۆزباییتان لێکەم کە هێشتا لە ژیانان گوێبیست و بینەریم بەرنامەیەن کەوتونەتە ناو مانگە مبارەکەکەی ڕەجەب. ئەمەڵقەیەمان تێر ئاوکردنی دڵەکانمانە بۆ ئەوەی وریابینەوە، وریابوونەوەیە بۆ ئەوەی فێری زیکر ببین. فێری زیکر بووین، غەفڵەت و بێ ئاگایی لە دڵمان دەرەچێت. خوای گەورە لە غافڵان نەبین یا ئەرحەم الراحمین. تەوفیقمان بۆ هیدایەتمان بە. فەرمون ئەڵقەی ئەم جارەمان. هەر ئازارێک کە ئازارە بدات و هەستی پێ بکەی، نامەی تایبەتی هەڵگرتووە و بیخوێنەرەوە. کە بریندارە بیت، گەنجینەکانی نیعمەتی خوات بۆ کرێتەوە. وەختێ تەنها ئەبیتەوە، دەرگای ڕەحمەت لێکرێتەوە و چاوت بە بیابانی وشکەڵ هاتووی خۆتەکەوێت و بازووی فریاکەوتنی خۆتی لێ هەڵەماڵی. ئیتر دنیا بینیت بە تەواوەتیە گۆڕێ. هێشتا نەفس گلاراوی دەستی نەفسی ئەمماڕە بیسوویە. گەورەترین دوژمنی پەنهانمان ئەمەیە. هێشتا دەرونی بەدخوازی خۆم نەکردوتە نیشانی هەڵمەتەکانی باشکردنی خۆم. هێشتا زۆر دوورم لە خۆم و هاوار و دادمە کە حەق تەعالا خۆمم پیشان بداتەوە و بیناسمەوە. خودایە ڕەحمێک بکە بیدۆزمەوە. هێشتا مشتومڕێکی زۆرە بینم لە کەنارەکانی ئاوابوونی ڕۆح وەختێ لە جەستە ئاوا بێت. نائەوێ جەستەی بشۆن. هێشتا دەستی شۆردنی بە دڵ و دەرونی خۆی نەگەیشتووە بۆ کوێ بن. هێشتا لێرەین و وزە و ئیرادەی ئیمانیمان با بگەشێنینەوە. وەرنەوە ناو حەڵقە نورانیەکان و ناو حەڵقەکانی زیکر و ئەم سێ مانگە گەورەیە هەتا هەموومان بە جوانی پێ بگەین. خير الخلق كلهم على حبيبك خير الخلق كلهم. مولاي صل وسلم دائما ابدا. مولاي صل وسلم دائما ابدا على حبيبك خير الخلق كلهم. على حبيبك خير الخلق كلهم. خود سخوش و مصاصوران
طبعا ئێمە هاتوینەتە پێشنگای چۆپی لە خزمەت مامۆستا سۆران و لەم دووکانە جوانەیە خۆی گەور ڕزقی خێرتان با ئینشاءڵڵا. پێمان خۆشە مامۆستا سۆران لە ئێمە کەوتونەتە 3 مانگی زۆر مبارەک کە مانگەکانی ڕەجەب و شەعبان ئینجا ڕەمەزان. جا حەزەکەین ئەو شتانەی کە لە کۆنی خۆمانە لە کوردەواری خۆمانە بۆ ئاگدارکردنەوەی خەڵک لە مانگی پیرۆزی ڕەمەزان لە ئاهەنگەکانی مەولوو لە ئاهەنگەکانی یادی بەرات ئەمانە هەمووی ئاهەنگی دینین کە لە کوردستانی خۆمانە زۆر گرنگی پێدراوە خەڵک زۆر ڕۆحێتی ئاوداشت بۆ بەم یادە گەورانە. حەزەکەین بڵین لە مانگی پیرۆزی ڕەمەزانە تەپڵێک لێدرا بۆی کە خەڵک ئاگادار بێچکە و کاتە وەسائل نەبووە سایل تەکنۆلۆژی ئێستا نەبووە مکەبەرە نەبووە لە مزگەوتەکانە لە گەڕەکەەکانی شاری سلێمانیە لە هەولێرە لە شوێنەکانی ترە ئەم تەپڵە بۆ ئاگادارکردنەوەی خەڵک لە پاشێوە کە ئەوە کاتی بەربان کاتی ڕۆژ و گرتنە یاخود کاتی سحور و پاشێوە لە ئێوارانیشە بڵێن تۆ بەتەقی ئەمانە جەنابەت یادەوەری شتێکت هەیە لەو بارەیەوە ئەو تەپڵ چۆن لێدرا؟ وەڵاهی ئەوەی ڕاستی بێ با پێشەکی بەخێر بن هەمووتان سەر و سەر چاو. من ئەوەی کە من بیرم بێ دەهۆڵ بوو دەهۆڵ لیانەیە پاشێوان بۆ ئەوەی کە خەڵکەکە هەستێت لە خەو لیانەیە ئەو هەستن پاشێوە شتێکی تریشمان بێ نەچێەوە کە سەمونیشە بوو کە باسمان کارەبایە سەمونەوە بەیانیان زۆڵیان نەزانی کارەبایە سەمونی خۆ سەمونە کارە باش نەبوو نازانم ئەم کارەبایە سەمون ئیتر پاشیان بۆ دەهۆڵە بۆ ریتمە ئیقاعیەت ویان خەبەرە کردەوە بۆی کە هەستیت بۆ پاشێوە ئەوە منیش ئەوم لە یادە تۆپەکانی وەڵا تۆپانە من لای ئێمە ماوە حەسیب ساڵح ئێستا پاڵاسی پێڵەوەنە حەسیب ساڵح ئەگە یادە ئەنجام مناڵ بووی من نەچووم ئەو زام ئەمە چییە تکە ئەتەقی لەوێ ئەیان تەقان ئەو یادەوەریانم هەیە ئەوم بیر ماوە من لە خزمەتە ئەوەی کە ماسووران ئێمە ئەمانەوێ هەل لە سەرەتای مانگی ڕەجەب چکە ئێمە ڕەجەب دەست پێکە مانگی شەعبان ئینجا ڕەمەزان ئەم سێ مانگە زۆر مبارەکە خێر تیا چاکە عیبادەت و زیکری خوا و قورئان خوێندن و عیبادەتی زۆر و وردە ڕاهاتن لەسەر ئەوەی کەوە تا ئەچیتە مانگی ڕەمەزان و مانگی ڕەمەزان ڕابی لەگەڵا جای ئەمانەوە لە مانگی ڕەجەبەوە ئەو عیبادەتانە ئەو زیکرانە دەست پێ بکەین ئەمانەیە بەو تەپڵەی جەنابەت ئەوەی کاتی خۆی بۆ ڕەمەزانە ماکرێن بۆ ڕەجەبەکەین ڕەحمەتی خواتان لێبێ ئێستا مانگی ڕەجەبە ئاگادار بن و دەستکەن بە عیبادەتان ئەوە چۆن لێدرا لە مزگەوتە لای ئێمەوە کاتی خۆی من مناڵ بۆمەوە بیستەوەی جەرمەوانەیە بەڵێ کەس نەبووە بانگ بە گەنج هەبوون لەوێ مجەوەرد پێوتون هەر کەسی پێوتیان کاکەزان بانگماش نازانین جانە ئەی چۆن نازانین جا کاتی خۆی گۆرانێکی سەدام هەبوو نازانم سرود بوو الله وەکبەرنی لەسەر قوواتە ئەوانە چوو بوون وازانی ئەوەیە چوون لەسەر مکەبەرەکە ئامایانوەتەوە بە پەل لەدایان بەزانم تی بۆ خاتی خۆمە چییە ئەو ئاگادارکردنەوە بۆ ڕەمەزان مامۆستا تقریبا بەم شێوە ئەمریکاانە بوو بەزیتر بەم شێوازانە ئیتر نییە بەزەو دەهۆڵ بوو بەم شێوازانە لیانەیە بۆ پاشێەوە بۆ پاشەوە ئیتر هەمووی خەبەرەوە تەعاً جیواشە بوو کاکە زۆر بە قووەت لێیە ئیتر خۆ ئەوەشی خۆتبی هەڵەسا ینی بە زلمی ئەوە هەڵ ئەساد ئەگەر فیلمێکی ئەسحاب الکەهف هەیە کە ئەڵێ ئەسحاب الکەهف ئەوەی کە جینو ئەبنەوانەیە دەهۆڵی چاپی کردیان تەمەریاڵێ هەستن شەیدانی ئەشکەوت زینو بوونەتەوە تێگەی ئەها بەو شێوازە هەمێ بۆ تقریبا ئەبەو شێوازانە بوو ئەو کاتانە ئەوەی کە من میرم بێت داواکارم لە خی پەروەرگار خی پەروەرگار ئەم دوو مانگە وا بەرویانی تر بەرەو ڕەمەزانی جەشت ئینشاءڵڵا بیکاتەمای خێر و بەرەکەت بەخێر بەسەرماندا بڕوە و بتوانین ئینشاءڵڵا بیکەینە هۆکاری کۆکردنەوە گەڵاڵەکردنی چاکەکانمان ئینشاءڵڵا بۆ قیامەتمان. ڕەجەب و شەعبان وەکو جەنابەت فەرمووت مقدمەیەکە دەروازەیەکە مەدخەلێکە بۆ چوونە ناو مانگی ڕەمەزانەوانێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بە ئەفزەڵ و بە گەورە ناوی ئەم مانگی ڕەجەب و شەعبانی فەرمووە باسی کردووە
وحەزەتی ئەنەسیش دەفەرمێت کاتێکە مانگی ڕەجەب و شەعبان هاتە پێشەوانێ سەحابەکانی پێغەمبەری خوا رضی الله عنهم هەمویان دەستیانە کرد بە قورئان خوێندن و ماڵەکانیان هێنایە دەرەوانێ بەسەر زەعیف و هەژارەکانە دابەشیان ئەکرد و دەستیانە کرد بە زیکر و تەهلیلەکردن و زۆر زیاتر ڕەنجیانیان خۆیان ماندووەکرد لەم چەند مانگەدا وەکو عەزم کردین چونکە مەدخەلێک و دەروازەیەکە بۆ چونە ناو مانگی ڕەمەزان مانگی ڕەمەزانیش هەیبەتی خۆی هەیە گەورەی خۆی هەیە بۆیە کا پێویستی بە خۆسازدان و خۆ ئامادەکردنێکی باش هەیە ئەم مانگی ڕەمەزانە وەکو حەزەتی عایشە رضی الله عنها کە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەم مانگەدا زۆر بەڕۆژوە بوو زۆرترین بەڕۆژبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بریتی بوو لە ڕۆژوکر ئێمە لەم زڕوفی و لەم جیهانی مۆدێرنەیە لەم جیهانی کە ئابەیەدا قەلەقیە بێتاقەتیە کە ئینسانەکان هەمویان خۆیان لێون بووە کە ئینسانەکان مطمئینین بە شوێن ئارامی ئەگەڕێن پێویست ئەکات بۆ تەڕویحی ڕۆحەکانی خۆیان ئامادە بکەن لەم دوو مانگەدا وەکو عەرەبە لە بزانێکی عەکس و صەحیح نییە ئێمە با پێچەوانەی حەز و ویستەکانی خۆمان بۆسینەوانی لەم دوو سێ مانگەدا ئینشاءالله ئەویش وەکو جەناب فەرمووی ئایا ئێمە چۆن خۆمانی بۆ ئامادە بکەین یەکەم بەرنامە و هەنگاو و پرۆژەیەک بریتیە لە ئیستیغفار بتوانین لەم چەند مانگەدا داوێن ئیستیغفار بەرنەدەین دەستگرین بە ئیستیغفار و داوای لە خۆشببوونەوەی چونکە خوای پەروەردگار فەرمێ ئین الله یحب التوابین ئەوانی کە تەوبە ئەکەن و ئەگەڕێنەوە لە ڕێگەی خراپ و بە ڕێگەی باشی مەحبوبە لە لای خوای پەروەردگار خۆشەویستە لە لای خوای پەروەردگار مەبەستیش لە تەوبەکردن جەنابی مامۆستاوەیە هەر گوناهەیە ببێتە پەردە و حاجیبێک لە بینی تۆ خوای پەروەردگارە ئەوە تاوانە ئەوە گوناحە بۆ یەک ئەمە بێ و حاجیبە لا بدەین ئەو پەردەی لا بدەین و نزیک ببینەوانە لە خوای پەروەردگار وعلامة التوبة وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ الندامە بریتێ لە پەشیمانی بریتێ بە ئیقرارکردن لەوەی کەوا ئینسان گوناه و تاوانی کردووە یان نەقسێکی هەبوو یان هەرچێکی هەبوو بەرامبەر هەر لە غەفڵەتی هەبووە ئێستا کە باسی ئەوەش دەکەین ئینشاءالله و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ الکەیس من دان نفسه عاقل کێیە عاقل ئەو کەسێک کە ئیدانی نفسی خۆیەکە ئیدانەی ئەو هێرشانی نفسیەکات ئیدانەی ئەو هێرشانی شەیاطینەکان و حەزەکانی ئەکات عاقل بریتێ لەو کەسێکەوە ئیدانەی ئەم شتە خراپانەیەکە کە هێتە ناو نفس و حەزەکانی وانێ و تۆبەکردن لە ئەفکار و لە بیر و باوەڕە خراپەکان کە هەمانە و تۆبەکردن لە حەز و دروشمە ناشرینەکان کە لە ناو ناخماندا هەیە و تۆبەکردن لە سلوکماندا لە مامەڵەماندا بەرامبەر بە خەڵکی جەوهەری تەوبەکردن مامۆستا بریتێ لە ئیسلاح واتە ئیسلاحی هەموو فەسادێکی دەرەکی و ناوەکی بکەین دەرونی و ناوەکی دەرەکی کە پێویستەکە هەموو لایەکمان چونکە خوای پەروەردگار فەرمێ ئیلا الذین تابوا وأصلحوا يعني ببێ ئەوەی تو هەر ئەڵێ ئیستیغفار و لە داوای لە خۆشبوون لە خوای پەروەردگارەکەی ئیسفادەی نیە هەتاوەکو ئیسلاحی خۆ نەکەی ئیسلاحی ئەوەی لە ناوەیە لە باتینتایە کە بریتێ لە عوجب بریتێ لە ڕیا بریتێ لە کیبر بریتێ لە ڕق بریتێ لە بغض بریتێ لە حەسەد کە گوناهی دەرونین و گوناهە دەرونیەکانش مامۆستا ئاشکرا لە جەنابتان لە گوناهی ظاهری گەورەترە چونکە ئەمە بەردەوام لە گەشەکردنایە بێ ئەوەی ئینسان خۆشی بزانێ مەگەر کەسێ زۆر ورد بێت بۆیە پیاوچاکان و عارفەکان هەمیشە چیان کردووە تەرکیزیان کردوتە سەر کوێیان تەرکیزیان کردوتە سەر دڵیان ولكن تعمل القلوب التي في الصدور وەکو خوای پەروەردگار فەرمێ ئەوانە دڵیان کوێر بووە چاویانە بینێ بەڵام دڵیان کوێر بووە ئێمە ئەبێ ئەو کوێریەتیە ئەو دڵ ڕەشبوونەوەی سپی بکەینەوانێ کەلا بەڵ ڕان على قلوبهم ئەوانە دڵیان ڕەش بۆتەوانێ و مۆری ڕەشبوونەوەیان لێدرا پێویست ئەکا لەگەڵ خوای پەروەردگارە سڵح بکە بۆیە کە ئینسان پێویستەکە خۆی متەحەلی بکە بە فەضائیل لەم چەند مانگەدا خۆی بڕازێنێتوانێ بەشتە جوانەکانەوە خۆی متەخەلی و خاڵی بکاتەوانێ لە هەرچی شتی ڕەزائیل و کەم و ناشرینە ئەویش بە دەستگرتن بە داوێنی چێوانێ بە ئەستەغفیرڵڵاکردنەوانێ شێخی سعدی لە ئەوەڵی کتێبەکەیدا لە گولستاندا چیرۆکێک دەگێڕێتەوانێت دەفەرمێ بەندەیەکی گوناهکار دەستی بۆ لای خوای پەروەردگار هەڵبڕی خوا سەیری نەکرد دووەم جار پاڕای ئەوانێ خوا ڕووی تێ نەکرد سێەم جار بە گریان و ناڵینەوانێ دیسان و دەرزی بەرز کردەوانێ هەر لە ڕەحمەتی خوای پەروەردگار مەئویز نەبوو چونکە یەئس صیفەتی مسلمان نییە لە ڕەحمەتی خوای پەروەردگار مەئویز نەبوو دیسان و دەرزی بەرز کردەوانێ بۆ قاپی خوای پەروەردگار بە مەلایکەتەکانی فەرموو ئەی مەلایکەتەکان من لەم دەسە شەرمم کرد کێی تری هەیە ئەم بەندەیە کەوا ڕووی کردوتە من کێی تری هەیە لێ خۆش وتیان خوای پەروەردگار خۆتی
بۆ یەکە مامۆسای سەفوتیش ئەیکاتوانێت بە کوردی دەفەرمێ تەماشاکە لەم لوتفە چۆن ڕەحمەکە گوناه بەندە ئەیکات ئەو شەرم ئەکات گوناه بەندە ئەیکا بەڵام کە ئینسان دەست بەرز دەکاتوانێت بۆ قاپی خوای پەروەردگار کە شەرمی لێیەکە ئەڵک دەستی بۆ لای من هەر منی هەیە کێ هەیە کەوا دەستی بەرز کردوتەوانێت بۆ قاپی من قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم أي پیغمبری خوا صلی الله عليه وسلم بە بەندەکانم بڵێ خوای پەروەردگار نافەرمێ بە تاوان باران و بەچێ نای تاوانبار نابە خوای پەروەردگار هێشتا بە بەندەی خۆی بانگەکات ئەو تاوانبارش ئەو ئاثیمەش ئەو عاسیەش هێشتا هەر بە بەندەی خۆی بانگەکە أسرفوا على أنفسهم زیادە ڕۆیی کردووە مسریف وە لە نەفسی خۆیدا زۆر مسریف وە لە نەفسی خۆیدا لا تقنطوا من رحمة الله نعم يعني مەئویز نەبی یائس صیفەتی مسلمان نییە مەئویز نەبی لە ڕەحمەتی خوای پەروەردگار مەئویز نەبی لە ڕەحمەتی خوای پەروەردگار خوای پەروەردگار لە گوناه و تاوانەکان خۆشە بێ بە شەرتێ دەست بەرز بکەیتەوانێ بۆ قاپی خوای پەروەردگار بە شەرتێ سەرت بەرز بکەیتەوانێ بە شەرتێ ملی ئینکیسار و خضوع لە خزمەت خوای پەروەردگاردا دابنەوێنی كل بني آدم خطأ وش ما بيناش ماصح هم كسي هلاك يعني كسمانية كوامي بياو صالحيش أيش تونكا يكين لبياو كان دفرمي توبة العوام تكون من الذنوب توبة عوام بريتيل لتوبة كردن لا شيء لجناح كردن بلام توبة الخواصي بريتيل شيء أو هيك توبة بكان لغفلة كواتوشي غفلة يكبوا غفلة يك يا توبة سردا توبة ضلدا وبيغمري خوا صلى الله عليه وسلم كخواي پرگار لگناهی توانی پیش و پاشی خوش بو جاگر ایمن لگناهی خوای پرگار پاش پیش ما خوش بین پالی لی نوانه والله پیغمبر خوا صلى الله عليه وسلم فرمي والله للروجك ده لحديثك تدا فرمي للروايات للروجك ده زيادة له صدر داوي خوش منهم لخواي پرگارك افلا اكون عبدا شكورا من عبدك شكور نبم لخدمة شكور باستغفارك رحمة الله شكور باستغفار بيت داوي خوش بكردن لخواي پروردگار بيت بۆ یەکە گوناه پیشە ئینسانە مامۆستا لێ خۆشبوونیش پیشەی خوایە بۆ یەکە فعلی ئینسان بەسەر فعلی خوایە سەر ناکەوێت فعلی ئینسان بەسەر فعلی خوای پەروەردگار سەر ناکەوێت بەڵکو ئینسان چەنە تاوانەکە بەڵام بە شەرتێ داوای ئیستیغفار لە خوای پەروەردگار بکات و داوای لە خۆشبوون لە خوای پەروەردگار کە خوای پەروەردگار لێی خۆشەوێ بەڵام بە شەرتێ ئەبێ عەزمی جەزم بێ لەم مانگەیە کە ئەتوانی ئەستەغفر اللهکەی تەسبیح یەکری بەدەستەوانێ وبالأسحار هم يستغفرون بأنان الله يستغفر الله كي أوران الله يستغفر الله كي وبزان خوي برجار هداية يعني جنجك هات خدمة حزتي ربيع عدوي رحمتي خوي برجاري لبير فرمي أي حزتي ربيع عدوي من توبة ممكن توبلي خوات توبة كي قبل كده بيتم توبلي خوات توبة كي قبل كده حزتي ربيع عدوي سيري كده فرمي أجر خوي برجار توبة كي توي قبل نكردايا هرجز نت أتواني توبة بكيت الله يعني كخواي فرقار هدايتي ياويد كتوبة بكي استغفر الله بزانا ورقرا ولا لا إخواي پروردگار پیغمبر صلى الله عليه وسلم يكن فرمایشتی با أصحابي خوي أو أصحاباني لدورو پشتی بون رويتي اكردن أي فرمو دعا بكن خواي گورا بركة خاتا رجب وشعبان وبمانگينة رمضان اللهم بارك لنا في رجب وشعبان وبلغنا رمضان خواهد داوالي كم بركت بخيت الرجب وشعبان معنا وبمانجيني بمانجي بيروزي رمضان لبروي مانجي بيروزي رمضان أوندا قوريتي تيدايا أوندا مهمي تيدايا أوندا عبادته خوا برسيو لخوا نزيق بونوي تيدايا بيويست إنساني ماندار وأمتي بيغمر صلى الله عليه وسلم خوي بو آماد بكا وكو بيغمر صلى الله عليه وسلم رؤية كردها ولكان لها مكاتو ساتكان دا أي فرمو آتاكم شهر رمضان ومانجي بيروزي رمضان هاو بسرمانا ئێوە ئاگاتان لێ بێت خۆتانی بۆ ئامادە بکەن خۆ ئامادەکردن بە شێوەیە کە ئینسان خۆی ساز بدا بۆ عیبادەت خۆی ساز بدا بۆ لێخۆشبوون چونکە ئەو فەرمایشتە مەشهورەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە چوە سەر مینبەر ئەگەر ڕەمەزان هاو بەسەر کەسێکدا لێخۆشبوونی خوای بۆ خۆی بەدەست نەهێنا حەزرەتی جوولەی فەرمووی لوتی بچێ بە ئەرزدا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامینی بۆ کرد واتە بە شێوەیە کە ئەبێ ئینسانی ماندار و ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو پێغەمبەر کە ئەسحابی ڕاهێناوە و فەرمیەتی خۆتانی بۆ ئامادە بکەن لە ڕەجەب و لە شەعبانە ئینسان خۆی بگەێنێتە ئەو مانگە و نیزامێک و تەنزیمێ بۆ خۆی دابنێ بۆ عیبادەت چونکە زۆر ئەساسیە مەسەلەی عیبادەت ئەبێ ئینسان خۆی لە خزمەت خوادا یەکلایی بکاتەوە لە هەموو شتەکانی کەیە داببڕێت بۆی ناکرێت ئەگین بۆی ناکرێت مشهور بوظيفة يكمي أبي بك بوظيفة يكمي يا عبادي خلقتك للعبادة فلا تلعب
ئەی بەندەکە من دروستم کردووی بۆ عیبادەت گاڵتەوگە بمەکە واتە هەموو شتەکانی کە بە گاڵتەوگە بناوە بە خەلەقتوکە للعیبادەت دروستم کردووی بۆ عیبادەت بە شێوەیەک من زۆر جار لە باسی عیبادەتە ئاڵێم لە کتێبێکا شتێکم خوێندەوە دەفەرمێ ڕۆژێکیان کوڕێگاتە لای باوکەکەی ڕووی کردە باوکەکەی وتی باوە یانی تر من ناچمە مزگەوتەوە باوکەکەش باوکێکی عاقڵ و تێگەیشت وتی ڕۆڵە گیان بۆ ناچیتە مزگەوت فەرمی باوە ئەمڕۆ چوومە مزگەوت و هەر یەکی و لەلایەکەوە باس و خواسێکیە کرد باس و خواسێکیە کرد هەر یەکی و لەلایەکەوە قسەیەکیە کرد وای کرد خەریب و عیبادەت و خواپەرستیەکە لە من تێک بە باوکەکە وتی ڕۆڵە گیان من شتێکت پێڵم تۆ بە جۆم بکە پەرداخی ئاو تێمێ پڕی بکە بە چواردەوری مزگەوت تا بیسوڕێنەرەوە بەڵام نەیەڵی بەڕژێ ئاوەکە ئاگاد لێی بێ ئەڵێ گەڕا بە چواردەوری مزگەوتە سەرنجی پەرداخکەیە دایەخوا نەڕژێت باوکم وتێتی نەڕژێت بەم شێوەیە هەتاوەکو گەیشتوە لای باوکی وتی باوە گیان ئەمە پەرداخە ئاوەکەی لێ نەڕژە وتی ڕۆڵە گیان گوێت لە قسە بوو لە دەور و پشتی خۆتا کەسێ قسە بکە وتی نەوەڵە وتی بۆچی وتی وەڵاهی ئەو نەم داڵغە لای ئەم پەرداخەوە بوو کە نەڕژێت ئیتر تەنها داڵغەم لای ئەمە بوو فەرمی عیبادەت بەم شێوەیە ئەگەر ئینسان خۆی لەگەڵ خوایە یەکلایی بکاتەوە هەرچی شتێک هەبێت لەو ملاولاوە تەأسیر ناکاتە ئەم چونکە ئەم لیقای هەیە پێگەیشتنی هەیە لە خزمەت خوادا زۆر ئەساسیە کە ئینسان عیبادەت بکە بەو ئەندازەیی کە عیبادەتێک بێ هەرچی قسەی دنیاە پشتگوێی بخە چونکە خوا فەرمیەتی لە کاتی ذکرکردن و ئەزکارە الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم واتل همو كاتو ساتێکدا لە هەموو شێوازێکدا بەڕۆشتنەوە بە دانیشتنەوە لە سەفەرە هەرچی شێوازی هەیە تۆ ئەبێ یادی خوا بکەی ئەبێ خواپەرستی بکەی لەبەرەوەی دروست بووین بۆ خواپەرستی کاتی خۆی ڕەمەزانان بڵێن کە مۆبایل و ئەو جیادەتە تۆران نەبووە ئەمیان میقات کردووە لە کاتی بڵێن پاشێوە سەعات 2 بوو دووری و واز کاتێ بووە تەوقیتیان کردو و پێیان خەبەر کراوەتەوە بۆ ڕەمەزان بڵێ ئەم تەجیل و ڕادیۆیانە چۆنە ئەمانە شەمی کلاسی کۆنن بۆ نمونا بڵێن ئەمانە تقریبا تەمەنی ئیساڵی 1950 لامپەر ترانستەر نییە ترانستەر جیا ترانستەر مۆلی تازەیە لە چاو لامپەکەیە باشە برا ئەم سەعاتانەش بڵێن کاتی خۆی بوون نمونە بڵێن ئا سەعاتیان لە مزگەوت داناوە لە سەعات سێ جار لێیە کابرای خوێنەوار نەبووە هینی زەنگی ئەو سەعاتەی زانی سەعات چەندە یعنی بۆ سەعات سێ جار لێیە 12 بە کاتی هینەکەی لێیە کە تەوقیت بوو ئەگەر 11 بۆ 11 جار لێیە بۆی خەڵک بزانێت کە ژمارەتی نەخوێنەوار بووە نابینا بووە زانیوتی کاتەکەی چەنە زۆری بەڕێی من احتیمال لێ وا بەکاراتێت شکەیتە تەوقیتانکە وا لێیە ئەم تەلەفۆنانە ئەگەر ئەنوەرگیانیتیان بەرز تەلەفۆنانەش هەر بە هەمان شێوە بەڵێ ئاینەشن مامۆستا کاتی خۆی کامە تقریبا بە سێ کۆڵان باوەڕاکەم تەلەفۆنیش ئایا هەبوو بێ کاتی ئەمە هەبوو ڕێز و احترام و خۆشەویستی ناو دراوسەکانە هەبوو سەراحەت هەر کابرا کە هات تەلەفۆنکە بەجێش ماڵەکەی بەجێش چکە ئەو نەسیخەکە هەبووە ئەلحەمدوللا سواز بۆخوا بەس ئێستا لەوەتی خەتی ئەنتەرنێت و شت هەدوو بەڕاستی مەئسات و کارەسات کاکەنۆرتۆ بۆ ئەم سێمانگەی ڕەجەب و شەعبان و ڕەمەزان بەڵێ ئێمەوانەیە خۆمان ئامادەکەین بۆ ڕمانگی پیرۆزی ڕەمەزان چۆن بەڕێی تۆ بەلای تۆ یعنی موسڵمان چۆن خۆی خەریکە بە عیبادەتەوە چۆن گەرم پێ ها ڕاضەیە کەسێک کە ڕاضیە ئیحماکات لە پێش خۆی گەرمەکات تا گەرمە بێ بۆی ڕاضەکەی بە جوانی بکات بۆی بە جوانی ئەدای ئیشەکەی خۆی بکات دوو گۆڵێکە بکات ئێمە بۆ مانگی ڕەمەزان ڕەجەب و شەعبانمان لە پێشایە چۆن خۆمان ئامادەکەین چۆن قورئان بخوێن چۆن زیکرکەین چۆن حتا بەعزێ ڕۆژووی تایە ئینسان بە سونەت بیگرێ لەما شەوی مبارەکی وەکو شەوی میعراجی تایە لە 27 ڕەجەب شەوی بەراتی تایە لە 15 شەعبانە ئەمانە کاتی زۆر مبارەکن بەڕاستی ئێمە چۆن گەرم بینەوە بۆ مانگانە وەڵاهی مامۆستا من شخصی خۆم پێم خۆشە هاوی کە ڕوو لە خوایە و لە ئێستاوە خۆی ڕابێنێ لەسەر دووشەمان و پێشەمان بە ڕۆژوو بێ یاخود ڕۆژەکانی کە عیبادەت زیاتر بکات یا قورئان زیاتر بخوێنێ بۆی کاراسانتر بێ بۆ ڕەمەزان و بۆ مانگەکانی کە ئینشاءالله تۆ لەم دوکانە هەستەکەی کاک ئەنوەر
کاتت هەیە بۆ زیکر کات هەیە بۆ سپاس بۆخوا کاتەیە ڕۆشتنی هەر بە شتانە خۆمان ڕۆشتکردنەوە خۆشە بە زیکر الحەمدولله سوال بخۆی گەورە لەناو ئەم کتێب و قورئان و کتێبە پەروەردەیانەیە تۆ چ ئیسفادەیەکیان لێکەی ئەمانە زەخیرێکی باشن بۆ ئەم مانگی ڕەجەب و شەعبانە کە خۆت حازرکەی بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان سوود لەم کتێبە نابینی بەڵێ بێگومان مامۆستاییە کتێب ئیسفادەیەکی ڕۆحی هەیە بۆ ئینسان بە تایبەتی بۆ مانگی ڕەمەزان یعنی ئێرە شوێنێکە کەوا دوورە لە غیبەتکردن دوورە لە بوهتانکردن دوورە لە نەزەرکردن تا ڕادێکی باش وەکو خۆم ئیسفادێکی زۆرم کردو کە لێرە بیری کردۆتە لەوەی کە ئێسێمە ئەکەوین ناو مانگی ڕەجەب اینجا شەعبان اینجا ڕەمەزان کەسێ ڕاضاکە وەرزشەکە ئیحماکەوانی خۆی گەرمەکاتیان ڕاکردنیەکە شتێکە تاوەکو گەرم بێ بۆ یاریەکە بۆ ئیشە بۆ مانگی ڕەمەزان ئەم دوو مانگە چۆن فرسەتی لێوە بگرین تاوەکو گەرم ببین بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان وڵای پێویستە خۆمان ئامادەکەین یعنی بەڕاستی مانگی ڕەمەزان مانگێکی ئاسایی نییە پێویستە لە پێشا خۆمانی بۆ ئامادەکەین زیاتر عیبادەت بکەین نوێژ بکەین خۆمان ئامادەکەین بۆ ڕۆژوگرتن بۆ شەوەکانی قەدر بەڵام بەڕاستی ینی کەسی واشەیە بە شێوەیەکی تر خۆی بۆ ئامادەکە بەشێکی خراپیانی یان خۆی بۆ ئامادە ناکە ئەمە شتێکی هەڵەیە چونکە مانگی ڕەمەزان مانگێکە دووبارەبوونەوەی نییە ساڵی جارێکە بۆی هەیە ئێمە ئەو فرسەتە لە دەستمان بچێ و دەستمان نەکەین پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فرمودەیەکی مبارەکیە فەرمێت خيركم لأهله وأنا خيركم لأهلي باشترین کەستان ئەوەیە کە باش بێ لەگەڵ ماڵ و مناڵیە لەگەڵ مێردیە لەگەڵ ژنەکەیە خێزان و مناڵەکانیە لەگەڵ دایک و باوکیە کەسە نزیکەکانی خۆی و من باشترین کەسم بۆ ئەهل و خێزان و مناڵەکانم پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژە بە قەزەیەکی زۆر گەورە ئاکات چونکە قەزەیەکی زۆر جەوهەریە کۆمەلگا مجتەمەع و دەوروبەرمان ئەگەر خێزانەکانی ئاوا ساڵح بن و لەناو یەکا تەبابن ئەگەر ڕێژەی تەلاق و جیابوونەوە و تەفرقە و خیانەتی زەوجی و مشکلە خێزانیەکان زۆر نەبێت کۆمەلگا باشە بێت ئەگەر خێزان لەناو یەکا مەحەبەت و خۆشەویستی و بەیەکەوە بوون و ئولفەتی هەبێت ئەوە کۆمەلگاش کەمتر شیرازەیە بسرێت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت کە باشترینتان ئەوەیە نەیفەرمۆ باشترینتان ئەوەیە کە جوانتر ئیدارەی وڵاتە بە نا ئەمەی نەفەرمۆ جوانترە زانێ قسە بکات خوتبە و وتاردانی زۆر بەهێزە ئەتوانێت لە ناو خەڵکا قەناعەت بۆ خەڵک دروست بکات نەیفەرمۆ کامەتان کە زۆر لە ڕێخوایە جیهاد دەکات نا باشترین کەستان ئەوەیە کە بۆ خێزان و ماڵ و مناڵەکەی باشە ئاسانە ئینسان لەگەڵ خەڵکا باش بێت ئاسانە ئینسان ڕووپۆشی خۆی بکات و لە دەرەوە دەموچاو و ڕوخسارێکی باش پیشان بدات ئاسانە ئینسان مەقالەیەکی باش بنووسێت و خەڵک لایکی بۆ بکە و کۆمنتی جوانی بۆ بنووسێت بەس ئاسان نییە بە درێژایی عمرت لەگەڵ ژن و مناڵ و لەگەڵ مێردێکا بژیت و بەڵام هەوڵبەی کەمترین مشکلە لە خێزانەکە تا دروست بێت سەرەتایی ئەم قەزیە گەورەی کە ئێمە باسیەکەین کە مەسەلەی خێزان و خێزانداری و ئەمانەتی خێزانداریە چونکە هەموو کەس ناتوانێت باوکایەتی بکە هەموو کەس بۆ دایکایەتی ناشێ هەرچەند کۆمەلگا زۆر لەمانەیتیایەکە باوک نین دایک نین مناڵەکانیان بێ باوک و بێدایکەکەن بەوەی کە لە کاتێکە خۆشیان لە وجودا ماون لەبەرەوە چەند پێویستە ئێمە لەم سێ مانگە مبارەکەی ڕەجەب و شەعبان و ڕەمەزانە ئولفەتی زیاتر محەبەتی زۆرتر خۆشەویستی زیاتر ببەخشینە ماڵ و مناڵەکانمان زیاتر چاو لەسەر مناڵەکانت بێت زیاتر لەگەڵیان نابژی چیرۆکیان بۆ باس بکەم لەگەڵیانە بگەڕێ سەیرانیان لەگەڵا بکە وەختێک ئەتەوێ ئەمریکیان پێ بکەی پێش ئەمرەکە زۆر خۆشەویست بکە لەلایەن خۆت لای ئەوان زۆر خۆشەویست بکە تا بتوانی وشەکانت قسەکانت کاریگەری لەسەر دڵی مناڵەکانە بەجێ بێڵێ لەبەرەوە خۆشەویستانێکێک لە پرۆژە زۆر گرنگەکانی ئەم مانگە مبارەکەی ڕەجەبمان بە ئەوە بێت چۆن بتوانین لەم دنیا جەنجاڵی سیاست و دائیمە بیرکردنەوە لەوەی کەوا دەسەڵات و حکومەت چیەکە و لەوەی کەوا کۆمەلگاکەمان بەرەو کێڕۆ و لەوەی کەوا مشکلە ئابوووریەکانمان چۆن چارەسەر بکەین با بیر لەوە بکەینەوە
کەوا چۆن بچینەوە ناو خێزانەکانمان ئەمە گرنگترە بۆ تۆ بۆ ماڵی تۆ ئەمە گرنگترە چۆن بتوانین ئولفەت و محەبەت دروست بکەینەوە تاوەکو 3 مانگی زۆر مبارەک و زۆر پڕ لە دوعا و لە عیبادەت ببینە سەر ئینشاءالله. یەکێک لە پیاوچاکان خەریکی زیکری چی بوو؟ خەریکی زیکری ئەڵڵا کردن بوو. ئەڵڵا کردن بوو لە شەودا. لەو کاتەدا شەیاطین ئەگاتە پناوتی ئەڵڵا چێتە ئێستا ئیسفادە و لێ نەکردو بۆ وازی لێ نانیت بۆ تو دەسی لێڵ ناگریت. ئەویش وەڵای خۆ وایە تەسبیحەکەی داناو خەو. لەو کاتەدا ئەفەرموون حەزرەتی خدر بووە هاتۆتە خەوێوانێ و توێتی عەرزی کردو و توێتی زۆر کەس هەیە زیکری ئەڵڵا لە دەمی دانیە خوای پەروەردگار هەور ئەوەندە توانە ویسعەتی پێبەخشی کە توانی ئەڵڵا بکەی ئەوە بزانێت کە خوای پەروەردگار جوابی ئەوێتێتەوە تر لەوە جواب زیاتر بۆ چیتە؟ یعنی ئینسان لەم کاتەیە جنای مامۆسا بتوانێت چونکە خوای پەروەردگار فەرمێ بەقەدەر مابەینی ئەرز و ئاسمان بەقەدەر دەرونی ئەرز و ئاسمانەکان گوناه و تاوان هەبێ بەس دەرز بەسکەرەوانێ بەس پەشیمان بەرەوانێ بەس گوناهاکی خۆتۆ بێتە بەرچاوانێ بڵێ خوای پەروەردگار یعنی ئیقرار بکەی دان بنێکەوە بۆی کەوا تاوانم کردو خوای پەروەردگار فەرمی ئەو دەستەی تۆ بە بەتاڵی ناگیرمەوانێ. یعنی باوەسە لەم 3 مانگەیە سەبەب ڕەجەبیش و شەعبان ئینجا ڕەمەزان ئەگەر هەر عەبدێکی خوا زۆر ئیستیغفار بکە زۆر تەوبە بکە نوێژەکانی گەرم و گوڕ بکات قورئان بخوێنێ زیکری خوا بکات چەندێ بۆی کرا حتا ئەگەر هەر سوورەتی فاتیحای خوێندووە سوورەتی فاتیحا ڕۆژەیی چەند جارێ بێخوێنێ مانای وایە ئەمە خوا ئەم عەبدەی خۆشەوێت بۆی خستوێتە سەر ئەم ڕێگەیە کەواتە کێ ئەیەوێت خۆشەویستی خوا با دەست پێ بکات چونکە کە دەستی پێکرد بۆ بە خۆشەویستی خوا وەرگیراوە محبوبی خوای پەروەردگارە گەورەترین جوابە لەلایەن خوای پەروەردگارە کە بۆ کەسێ ئەوێتێ لە بایەزیدی بەستامیان پرسیوتیان تەمەنت چەندێ وتی 7 ساڵم وتی 7 ساڵ چی تۆ دەمەندێکە کردەوەتی 7 ساڵ نابەرگی دنیا هاتوومەتە دەرەوە ئینسان ئەبێ لەناو ئەم بەرگی دنیادا مامۆسا وەکو عەرزم کردن لەسەر تاوانێ جارێکیش یعنی عەکسی حەز و ویستەکانی خۆمان ببینەوانێ بە تایبەتی لەم چەند مانگەدا وەکو جەناب لەسەر تاوانێ فەرمووت کی ئەڵێ ساڵێک ترەگەیتەوانێ بەم ساڵە بەم مانگە کی ئەڵێ زۆرمان لەگەڵا بوون زۆر خۆشەویستمان لە پەنایە بوون بەڵام ڕۆشتن و کۆچیان کرد بۆیە کامە فرسەتی عومرە بەڕاستی فرسەتێکی عومرەوە تاوەکو لە دەستمان نەیەوە بە ئاگامان لێ بێت چونکە لە حەدیثا فەرمێ خوای پەروەردگار دەستی ڕاخا بە شەودا بۆ ئەوانی کە بە ڕۆژدا گوناهیان کردەوە بە ڕۆژیشدا بۆ ئەوانی بە شەوا گوناه یعنی خوای پەروەردگار دائیمەن دەستی ڕەحمەتی خۆی داخستە بۆ کەسانی کێ هەیە دەی بابێت کێ هەیە داوای تەوبەکردن کا بابێت ئیستیغفار داوای لە خۆشبوونکردن لە خوای پەروەردگار صفاتێکی باریزە و گەورەیە بەرزە صفاتێکی صفەتی موسڵماندا. جارێکیان حەزەتی موسا عەرزی بارەگای خوای پەروەردگاری کرد وتی ئەی خوای پەروەردگار ئەمەوێ خراپترینی بەندەکانی تۆ بناسم پێم پیشان بدە. خوای پەروەردگار فەرمووی بەیانی یەکەم کەس چێ چۆ لە دەروازەی شار چۆ دەرەوانێ و خراپترینی کەسەکانە. پاشان پیاوێکی بینی منداڵێکی لەگەڵا بوو چۆرە دەرەوانێ ئەو دیار بوو خراپترینی کەسی لە ئەو مەملەکەتە بوو. بۆ دوای پرسیوان ئەی خوای پەروەردگار ئەمێ باشترینی کەسەکانیش بناسم بزان باشترین کەسەکان کێ دیسانەوانێ ئێوارە هەمان پیاوە خۆی کردەوە بەناو دەروازەی شارەکەیە منداڵەکەی لەگەڵدا بوو. حەزەتی موسا فەرمی ئەی خوای پەروەردگار سەلەم ڕازە دەرناکەم ئەم ڕازە چی ئەم هێنیە چی ئەم سڕە چییە؟ خوای پەروەردگار فەرمووی ئەی حەزەتی موسا کاتێ ئەم باوکو منداڵە بەیەکەوە چوونە دەرەوانێ منداڵەکە هەروەکو لە نێوان خۆیان و باوکیانە منداڵەکە پرسیار کردی ئەی باوە ئەو چی لە شاخەکان گەورەترە؟ وتی وەڵا کوڕی خۆم ئەرزەکان لە شاخەکانیش گەورەترە. ئەنجا منداڵەکە وتی ئەی باوە گیان چی لە ئەرزەکانیش گەورەترە؟ وتی وەڵا باوە گیان ئاسمانەکان لە ئەرزەکانیش گەورەترە. وتی ئەی باوە گیان لە ئاسمان چی گەورەتر هەیە؟ باوکەکە کەوتە گریان وتی گوناهەکانی باوکە گوناهەکانی باوکە لە ئاسمانەکانیش گەورەترە. وتی ئەی باوە چی لە ئاسمانەکان گەورەتر لە چی لە گوناهەکانی تۆ گەورەتر هەیە؟ وتی ڕۆڵە گیان ڕەحمی خوای پەروەردگار و سۆز و لوتفی خوای پەروەردگار لە گوناهەکانی باوکیشە گەورەترە. بۆیە کە یەئس وەکو عەرزم کردی یەئس سیفەتی بێئومێدبوون سیفەتی موسڵمان نییە. هەر کاتێ ئینسان تاوانی کە ئیتەقی الله حەیثما کون یعنی لەخوا بترسە لە هەر کاتێکدا هەی لە هەر کاتێکە هەیبەتی خوای پەروەردگارە لا بێت لە دڵتا هەبێت مراقبەی خوای پەروەردگار مراقبە یعنی ئینسان خوای گەورە بکاتە ڕەقیب بەسەر خۆیەوانێ
خۆی بکاتە ڕقی بەسەر خۆیانێ بە دوای هەموو گوناهەکە وەکو عەرزم کرد ئینسان بێ نەقص و نوقصانی نابێت و بێکەم و کوڕی گوناه و تاوان نابێت یەکسەر بە دوای استیغفارێکە چاکەیەک بکات ئینسان هەتا بۆی بکرێت لەم مانگەدا لەم چەند مانگەدا بتوانێت کەوا گەرم و گوڕیەک بەخۆی ببەخشێت لە تاعات و لە عیبادەتکردندا من لە کۆتاییدا شعرێکی شێخی نالی هەیە کە ئەفەرمێ هەتا شەقەی فەلەک نەبووە بە کافوری کفن هەستە کە ئەم شەو فرسەتە فەلەک ماوی ئەتۆش ماوی نەواڵەی تۆبە دەربێنە تاتر نەبووتە سفرە پیاڵەی شیشە بشکێنە هەتا وەکو بە نەشکاوی شێخی نالی ئەفەرمێ هەتا شەقەی فەلەک نەبووە بە کافوری کفن هەتا وەکو فو نەکراوە بە نەفخی سووردا هەتا وەکو فو نەکراوە بە نەفخی سووردا هەستە ئەم شەو فرسەتە فەلەک ماوی ئەتۆش ماوی هێشتا قیامەت هەڵنەسا و قامی قیامەت ئێشتا فەزاکە ماوە تۆش ماخر ئینسان بۆی بێدار بێتوانێت پێویستەکە هەم فەزایەکی ئەوێت هەم خۆشیەوێت فەزاکە ماوە خۆش ماویت ناواڵەی تۆبە دەربێنە تاتە نەبووەتە سفرە ناواڵەی تۆبەکەی کە لە گیرفانتایە کە پێویست زەکات تۆبە بکەیت و ئەستەغفیرڵڵاه بکەیت بۆ لە گیرفاندا داوناوە هەتا وەکو نەبووەتە خۆراکی مارومێرەکان لە قەبرەکەتە مەی بە بۆ ئەوێ مەی بە بۆ ئێستا دەری کۆ بیخۆ تۆبە ئیستیغفار کرد لە خزمەت خوای پەروەردگارە ئەمە ئەم سێ مانگە چ زیکرێک چ ئایا قورئان خوێندن یعنی جنابتان وەکو مامۆسای مزگەوت وەکو ڕێپیشاندەری خەڵکی پێتان باشە خەڵکی لە چیوە دەست پێ بکات یعنی ئەستەغفیرڵڵاه بکات لا إله إلا الله بکات سنتەکانی پێغەمبەر چی و چی بکات باشە بۆی گەرم ببێت بۆ مانگی ڕەمەزان و بەڕاستی بە گەرموگوڕی ڕەجەب بەجێ بێڵین بچینە ناو شەعبان لە شەعبانی بچینە ناو ڕەمەزان فەرمایشتەکان بەو شێوەیە کە ئینسانی ماندار هەموو ڕۆژێک ئیلتیزامی تایبەتی خۆی هەیە بەبێ ئەوەی کە کات و ساتێکی محدودی هەبێ بڵێن بە مانگێکەوە لە هەموو کات و ساتەکانە پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی سازداوە بەڵام کە گەیشتۆتە ئەم مانگانە ئینسان داوای لێبوردن لەوە بکا کە کردوێتی داوای عفو لەوە بکا کە کردوێتی وتنی ئەستەغفیرڵڵاه زۆر ئەساسیە پێغەمبەر خۆی فەرمێتی صلی الله عليه وسلم من لە ڕۆژێکە 70 جار لە حەدیثێکە فەرمێت 100 جار ئەستەغفیرڵڵاه ئەکەم يعني پێغەمبەر صلی الله عليه وسلم کە معصوم بووە کە بێتاوان بووە کە خوا فەرمێتی من لە گوناهی ئەوەڵ و ئاخیرەت خۆش بووم پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم زیکری دایمە کردووە ئەم وشانەی بەسەر زوبانیان هاتووە واتە ئێمە زۆر ئەساسیە کە خۆمان ئامادە بکەین یەکەم بە ئەزکارەکان کە وەکو ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خوا ئەمرمان پێ ئەکات چی لەوە خۆشتر بێت فەذکورونی ئەذکوڕکم ئەبێت چی لەم موژدەیە مهمتر بێت کە بفەرمێ یادم کەن یادتانەکەم يعني ئێمە وەلیللاهی مەسەل الأعلا ئەگەر کەسێک لە دنیاە لە مەجلیسێکە یەکێک بڵێ مەلایەسین فڵانەشت لەوەسێ من پێم خۆش بێ بەڵام وەلیللاهی مەسەل الأعلا ئەبێت چەندە خۆش بێ خوا باست بکە لەناو مەلای ئاعلا ئەبێت چەندە مهم بێت لە مەجلیسێک ئینسان دڵی خۆش ئەبێت ئەگەر بە شێوەیەک بۆ تێگەیشتن بێت ئەبێت لەو مەجلیسەیە کە باز ئەکرێ خوا باست بکات یادی تۆ بکات ئەبێت چی مژدەیە لەمە گەورەتر بێ چی وشەیەک لەمە مهمتر بێ زۆر ئەساسیە کە ئێمە ئەزکار بکەین دووهەم بەرنامەیەک دابنین بۆ قورئان خوێندن بەڕاستی وەکو مامۆسایانی قەدیم فەرمیانە گەورەترین شتەکان ئەوەیە کە ئینسان دانەبڕێ لە خزمەت قورئاندا هەموو ڕۆژێ خوێندنەوەیەکی تایبەتی خۆی هەبێت هەموو کات و ساتێک خوێندنەوەیەکی هەبێت و عیلاقەیەکی هەبێت لەگەڵ قورئاندا چونکە جسمی ئینسان لە ئەرز دروست بووە تا هەموو ڕۆژێ داوای خواردنەکە هەموو ڕۆژێ داوای ژەمەکانەکات ئەم ڕۆحی ئینسانش لە ئاسمانەوە هاتووە کە تەلۆکێکی لەگەڵا هاتووە کە قورئانە ئەم قورئانە ئەبێ وا لەم مرۆڤە بکات بپێتە ڕێنیشاندەر بووی ئەگەر ئینسان چرایەکی بەدەستۆ بێ نەوتی تێنەکا شتێکی تێنەکە ئەکوژێتەوە واتە ئەگەر ئینسان ئیلاقەی نەمێنێ لەگەڵ قورئاندا ئەکوژێتەوە ئەبێ هەردەم ڕۆژانە ئێمە علاقەمان هەبێ لە خزمەت قورئاندا سڵاواتدان لە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر مهمە ئینسان سڵاوات با لە دیداری پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتە ناو ئەسحابەوە زۆر دڵی خۆش بوو زەردەخەنەیە کرد ئەسحاب فەرمیانی پێغەمبەری خوا بۆ وا دڵخۆشیت فەرمی ئێستا حەزرەتی جبریل هاتە لام فەرمووی بە ئومەتەکەت ڕابگەیەنە هەر کەسێ سڵاواتێ با لە تۆ خوا دە سڵاوە دەیا لە دیداری یەک سڵاوات بدا لە دیداری تۆ خوا دە سڵاوە دەدا لە دیداری واتە ئەم لیقایە ئەم پێگەیشتنە ئەم تێگەیشتنە زۆر ئەساسیە بۆ ئینسانی ئیماندار و بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم
خۆمان ئەزانین لە ڕەمەزاندا خەڵکی بە تەواوی معنا ڕوەکەنەوە مزگەوتەکان لە کۆمەڵێشدا ئابڕێن پێغەمبەر صلی الله عليه وسلم وای کرد ڕەمەزان بکاتە مەدرسەیە لە دوار ڕەمەزانیش کاریگەری خۆی هەبێت لە دوار ڕەمەزانیش ئەم ئینسانە وا بکات ئیلاقەیەکی وا زەخمی هەبێت لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو فەرمایشتەکانی لە خزمەت پێغەمبەر بێت هەموو شتەکانی لە خزمەت پێغەمبەر بێت صلی الله عليه وسلم زۆر ئەساسیە کە ئینسان ئەم خاڵانە جێبەجێ بکە لەم مانگەدا هەتا ئەگەینە مانگی ڕەمەزان مانگی ڕەمەزان ئینشاء الله بە تەواوی معنا و بە تەواوی وجودمان ڕوو بکەینە عیبادەت و خواپەرستی تا خوای گەورە بیکاتە ڕەحمەت بۆمان بۆ دنیا و بۆ قەبرمان و بۆ قیامەتمان ئینشاء الله. خۆشەویستانم ئێمە ئەم باسی کەیکەین بۆ ئەوەیە کە زۆر گرنگی بە مانگی ڕەجەب بە مانگی شەعبان بە مانگی ڕەمەزان بین ئەم قۆناغبەندیە بپارێزین وردە وردە بە تەدەڕج و بە هەنگاونان سەرکەوین لەم مانگانەیە یعنی سەلەمە لە ڕەجەبین لە مانگی ڕەجەبە هەندێک لە عیبادەت هەندێک لە دوعا و پاڕانەوە لە قورئان خوێندن لە زیکرکردن لە ڕۆژوگرتنی سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم جێبەجێ بکەن شەوێ لە شەوەکان هەڵسە دوور کەعات نوێش بکە شەو نوێش بکە با بیرمان نەچێتەوە با ئەوە نەغافڵ نەبین و ئەو پرۆژانەی کە ڕایگەێنین ئینشاءالله کەم تا زۆر چەندێک ئەتوانن جێبەجێ بکەن لەم مانگەیە ئەگەر توانیتان هەمووی جێبەجێ بکەن زۆر زۆر گەورەیە سەڵاوات لە دیداری حەزرەتی ڕەسوول الله صلی الله علیه وسلم 1000 جار خۆ گەر نەتوانی 100 جار خۆ هەر نەتوانی خۆ توانی 10 جار سەڵاوات بێ اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم ئێستا کە من وتم تۆش بیڵێ لەگەڵ منە خۆ لە مانگی ڕەجەبین هەر کاتێک بێ هەر وەختێکی ساڵ و ڕۆژ و مانگ ببێ سەڵاوات زۆر زۆر گەورەیە زۆر کێشەی گەورە هەیە چارەسەریەکا بۆت زۆر دوعا هەیە کە خۆت نازانی بۆ خۆتی بکەی سڵاوات کادەی لە پێغەمبەر صلی الله علیه وسلم خوای گەورە بۆ چارەسەرەکات یعنی هەر هیچ دوعامە کە سڵاوات بە بەردەوامی سڵاوات بە هەموو دوعاکانت ئەوەی ئەتەوێ ئەوەی ناتەوێ ئەوەی پێزانی و پێ نازانی خوای گیرایەکا بۆت 1000 سڵاوات جزء لە قورئانی پیرۆز بخوێنە ئەگەر نازانی قورئان بخوێنی سورەتی فاتحە خۆزانی لە نوێژەکانتە ئەگەر ناتوانی قورئان بخوێنی خۆ ئەتوانی لا إله إلا الله 5 تسبيح لا إله إلا الله لا إله إلا الله لا إله إلا الله يا لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير لا إله إلا الله الملك الحق المبين لا إله إلا الله لا إله إلا الله لا إله إلا الله إنجا أشتواني لدواي همو ذكر لدواي همو صلواتي بلي لا إله إلا الله عدد خلقك ورضاء نفسك وزينة عرشك ومداد كلماتك أبي الله إخوة چند زور ببي أم دعايا أبي چند أم ذكرت بو بنوسري أبي بپانتاي أرزو آسمان كانوا بقوري عرش ببي سنوري رحمة إخواتو دوابك لا إله إلا الله ببي السنوري وبي يكجار بنوسري بي تشيد بو بنوسري لبرو آزانم جزء لە قورئانی پیرۆز 1000 سڵاوە لە دیداری پێغەمبەر صلی الله عليه وسلم شەو نوێژ ئەگەر بۆت کرا 6 ڕکعەت سنەت هەیە با زینوی بکەینەوە 4 ڕکعەتیان لە پێش نوێژی نیوەڕۆ زۆر گەورەیە 4 ڕکعەتیان پێش نوێژی نیوەڕۆ دوو بیکە 2 ڕکعەتیش دوای نوێژی نیوەڕۆ ئەم 6 ڕکعەتە لە مقابلی ئەو 6 ڕکعەتەیە 8 ڕکعەتەیە 11 ڕکعەتەیە 20 ڕکعەتە چنێک بۆ کرا لە شەو نوێژ یا یەک 2 ڕکعەتەی شەو نوێژ ئاوەسێت چونکە تۆ لە نیوەی نیوەڕۆ لە نیوەی شەوە نوێژ دەکەیت بیرە ناچێت سنەتەکانی پێغەمبەر سەڵام هەوڵ بین نوێژەکانمان چەندێ بۆمان نەکرێ بە جەماعەت ئەنجامی بدەین چەندێ بۆمان نەکرێ ئیستیغفار و تەوبە بکەین دوعا زۆر زۆر بکەین بپاڕینەوە لەخوا سبحان أستغفر الله سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر ولا حول ولا قوة إلا بالله العلي العظيم چەند جار ئەمەد بۆ بکرێ ئەگەر 100 جار ڕۆژانە ئەم بڵیت تۆ 600 تەسبیحت کردووە تەسبیحاتی کردووە لە هەموو جۆرەکانی لباقيات الصالحات لهمو الرنج جوركاني عدد خلقك ورضاء نفسك وزينة عرشك ومداد كلماتك الله أكبر چن خوش لنا ذكر طاعتها بشين ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة يعمى أبي كوربون نابينابون للروج قيامتها چن قرز بيت متابتي لمحشرة كتو الذكر الترك كردوا ذكري خوات نكردوا دوور بووی لە زیکری خوا چەند قورسە خوایە لەوانە نەبین کە لە ڕۆژی قیامەتە بە نابینا سوڕێنەوە لە مەحشەرە لە ونبووەکانی مەحشەر نەبین لە دوورکەوتوەکان نەبین کە فرامۆش بکرێن چونکە جۆرێک لە سزاکانی قیامەتەوەیە چەند قورسە لە شوێنێکی زۆر تاریک سجن بکری کەس لا نەبێت هیچ تعزیبێکیش نەبێت بەس بەسرابیتەوە 2-3 ساڵ فرامۆش بکەن و لەوێ جێت بێڵن چەند زەحمەتە لەبەرەوە با خۆمان بپارێزین ئەم زیکرانە قەڵغانن
ئەم سڵاواتانە زۆر گەورن. کەس لە حەزرەتی ڕەسوڵ الله خۆشەویستتر و ئازیزتر و نزیکتر نییە و وەفادارتر نییە بۆ ئێمە. کەس لەو باشتر نیە، هیچ شتێک نایەتە ناو گۆڕەکانمان لەگەڵمان، نایەتە قۆناغە فراوانەکانی بەرزەخ لەگەڵمانە ڕۆح لەگەڵ ڕۆحمانە سەر ناکەوێت بۆ ئاسمانەکان باقیات و ساڵحات و تەسبیحات و قورئان و زیکر و یادی خوا نەبێت. چەندێک پێوە سەرقاڵبی بیکەینە وەزیفەی یەکەممان. ئەم سێ مانگە زۆر سێ مانگی گرنگە تا بەڵکۆمە خوایە خواوەرمان بگرێ، عەفومان کات، تەوبەی نەسوحمان لێ قبوڵ بکات و ئینشاء الله هەمووتان ئەتوانن جێبەجێ بکەن و ئەو وەختە بەشی ئەو کەسانشمان خزمە نزیکەکانمان دایک و باوکمان کە وەفاتیان کردو بەشی ئەوانیشی تایە. چەند گەورەین ئێمە کە خێر بنێرین بۆ ئەوان لە ڕێی عەمەلە چاکەکانی خۆمانەوە. خوای گەورە دامەزراومان کات، یارمەتیمان بات، هەمومان فریای ئەم خێرە گەورانە بکەین، بکەوین بەوەی کە تەوفیقمان با، یارمەتیمان با، ڕەحممان پێ بکە، خۆشی بوێین بەوەی کە بتوانین جێبەجێ بکەین ئینشاء الله. پرۆژەی ڕەجەب ڕێگامان لەسەر پایەکانی ئیمان و دڵپاکی و لێبوردن و ڕووخۆشی و سوودگەیاندن و حەڵقەکانی زیکر ڕاوەستاوە. شێخ عەبدولقادری گەیلانیە فەرمێت ئەگەر ڕوبەڕووی نەفست وەستایتەوە لەبەر خاتری خۆی تەعالا، وەڵامی حەق تەعالا بۆ تۆ ئەوەیە نەفست بۆ ساڵحەکات و ڕامیەهێنێت. واوەیلا بۆ تۆ ئەی خۆ بە زلزان، عیبادەتتان بەناخی زەویە ڕۆناچێ لەگەڵ چاکەکانتانە، سەرەکە بێ بۆ ئاسمان. إليه يصعد الكلم الطيب والعمل الصالح يرفعه. دڵت پاک بکەرەوە لە ئەغیار و ڕێکی بخەرەوە، نانی حەڵال بخۆ، وەزیفە و کارەکەت مەکەرە حراماوە، دڵت ئامادەی تەصفیە و تەسکیە ئەبێت. ئەوانەی زیکری خواکەن لە ژیانێکەوە چنە ژیانێکی باڵاتر. مردن نییە، مردن چرکەیەکە و ئەبڕێتەوە و نامێنێت. مردن چرکەیەکە و ئەچیتەوە نیشتیمانی ڕاستەقینە، ڕاگواستنە و هیچی تر. هەژارە و کەسەیە کە ئەیەوێت بە غەیری خوا دەوڵەمەند ببێت. ڕەفیقی خراپی ڕێگا گومانی خراپت بەرامبەر دۆستانی خوا بۆ دروسەکات کە ڕوت کردە خەڵکی پشتت لە حەق کردووە. ئەرە کاتی ئەم وەنەوزەی دنیای فانیە تەواو نەبوو، شوێن هەڵە و ناتەواوی خەڵکی مەکەوە بۆ ئەوەی نەبێتە خەیاڵ و خولیات و دڵت شەڕ و وڕ بکە. بەهانەی بۆ بهێنرەوە، خێرا لەو خەیاڵانە دوور بکەوەرەوە و کاری خۆت لێ تێک نەچێ. سێشت وەخت زایعەکەن، حەسرەتت هەبێ بۆ لە دەستچۆکانی ڕابردوو کە نایەنەوە. هەوڵ بدەی هەموو خەڵکی ڕازی بکەیت کە هەرگیز دەستەبەر نابێت. خۆت پێوانە بکەی بە غەیری خۆت، هیچ سوودێکی نییە و تەرکی سەیری خۆت بکە. تەوبە بکەن و قاچەکانتان لە زەوی ئیستیقامەت و دامەزراویە جێگیر بکەن. سەیری دامەزراوی و بەردەوامیە کرێت هەتا ئیستیقامەتە بێتە کەرامەت و پێڕازیتەوە. پرشنگی نورە زۆرەکانی ئینابە و تەوبەی بەردەوام لە ڕوخساری تەوبەکارانە بریسکێتەوە و خۆتی پێبڕازێنرەوە. ئەی ئەیوبی محبات، ئەرێ چی تۆی لەسەر سەبر و ئارامگری دامەزراند؟ فەرمووی سڕ و نهێنیە کە بینیومە ئەوەی خۆشەویست ببینێت بەڵای لا خۆشەویستە بێت. محبەتی خوا ڕێگەکەی ئاسان نییە، هەموو کەس ناتوانێ و ئیدعای ئیسپات بکە. مەرجی محبەتەوەیە موافق بی، موافقی شەرع و ڕێگای محبانی خوا بی. مەرجی دوژمنایەتیش بەربەرەکانی و جیاوازبوونە لە دوژمن. دڵ فەلاحی دەست ناکەوێ وەختی غەیری خوای تیا بێ. لە خزمەت خوابوون بێدەنگیەوێت لە کاتی هەڵهاتنی قەدەرەکانیە. هەتا لوتفە زۆرەکانی ببینیت، بینینی لوتفەکانی ئیکرامیەی خواییە. بە دڵ و زوبان بڵێ تەوەکەلت عەلی الله، ئەی بەیتەوە. ئازیزان، پرۆژەی ڕەجەب هێواش ئامادەبوونە بۆ ڕەمەزان. لە 27 ڕەجەب و ئیسرا و میعراجەوە ئەگەیتە شەوە ئاڵتونیەکە و کە شەوی 27 ڕەمەزان و قەدر لە میعراجەوە ببینە و دەرگاکە دانەخراوە تۆش لە شەوێکا سەرکەوە و جەنەت الله ببینە و پێی شاد ببە. ڕەجەب مانگی کردارە چاکەکانە و چاکەی تیا زیادە بێ، لەبەرەوە لە کەمترینەوە سەرەکەوی ئینشاءالله. چەندە توانی لەم حەڵقەی زیکر و پرۆژەیە بەشدار بە و کەمەکەشی بەکەم مەزانە و وەرە ناو حەڵقەی زیکر. یەکەم ڕۆژانە جوزئێ لە قورئانی پیرۆز بخوێنن. ئەگەر نەتوانی و فرسەتن نەبوو بە یەک لاپەڕە بەشدار بە، یاخود یەک جار سوورەتی فاتیحە بە زیادە بخوێنە. دووهەم ڕۆژانە 1000 سڵاوات لە دیداری حەزرەتی محەممەد المستەفا بدەن صلی الله عليه وسلم.
ئەگەر فرسەتن نەبوو 100 سڵاوات، ئەگەر هەر نەبوو غافڵ مەبە و 1 سڵاوات لە حەزرەتی ڕەسوول الله بدە. سێهەم، ڕۆژانە 100 جار ئەستەغفر الله سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر ولا حول ولا قوة إلا بالله. ئەگەر نەتوانی 10 جار، ئەگەر نا 1 جار لەبیر مەکە. چوارەم، چەند ڕۆژێک ڕۆژووی مانگی ڕەجەب بگرە، ئەگەر تەنها ڕۆژێکیش بووە. پێنجەم، 6 ڕکعەت نوێژی سنەتی نیوەڕۆ ئەنجام بدە، 4 ڕکعەت پێش نیوەڕۆ و 2 ڕکعەت دوای نیوەڕۆ زیندوو بکەرەوە چەندە بۆت کرا. شەشەم، چەند ڕکعەتێکی شەو نوێژی ئەم مانگە چەندە بۆت ئەنجام درا ئەنجامی بدە. حوتەم، لە هەموو کارەکانتە پشت بەخوای گەورە ببەستە، ئەم سنەتەی ڕەسوول الله جێبەجێ بکە کە دەفەرمێ حەسبی الله لا إله إلا هو عليه توكلت وهو رب العرش العظيم 7 جار. هەشتەم، تەوبەکردن و زۆروتنەوەی ئەستەغفر الله لە ڕۆژانەی ژیان تا لەبیر مەکە. نۆهەم، ئەنجامدانی سیلەی ڕەحم ئەگەر چی بە پەیوەندی تەلەفۆنیش بێت. دەهەم، بە دوعای کۆتایی ڕەجەب ئەم پرۆژە و حەڵقەی زیکرە بە پایان دەگات.